شێخ جەمیل تاڵەبانی 40 ساڵ لە تەکیەکەی نەهاتە دەرەوە. ئەگەر کەسێک بارۆکارێکی ئاینی و مەزەبی و نەتەوەی و فەلسەفی خۆی حەبس و پەراوێز بخا بۆ ماوەیەکی درێژ ڕەنگە لە بیری خەڵکی بچێتەوە، بەڵام کوردێک بۆ ماوەی ساڵانێک لە تەکیەکەی کەرکووک دامایەوە کەچی ناوبانگ و شۆرەتی چاکەی بە هەموو وڵاتانی دەوروبەردا دەگەڕا. ئەو کەسە شێخ جەمیل تاڵەبانی بوو، کوڕی گەورەی شێخ محەممەد عەلی تاڵەبانی لە ساڵی 1990 لەدایک بووە. زانستە ئاینیەکانی لەسەر دەستی مەلا و زانایانی بەناوبانگی کەرکووک خوێندووە. ڕێبازی قادری لەسەر دەستی باوک و باپیری وەرگرتووە. لە پاش داگیرکردنی کەرکووک لەلایەن لەشکری ئینگلیزەوە لە کۆتایی ساڵی 1970 بەرەنگاری ئینگلیزەکان دەکا و بڕیار دەدات نەچێتە دەرەوەی تەکیە. بە جۆرێک ماوەی زیاتر لە 40 ساڵ نەچووە دەرەوەی تەکیەکەی دوو جار نەبێت. یەکەمیان لە ساڵی 1938 کە سەفەری حیجاز دەکات بۆ بە جێگەیاندنی فەریزەی حەج. جاری دووەم لە ساڵی 1950 کە نەخۆش دەکەوێ و دەچێتە بەغداد بۆ سەردانی پزیشکەکانی ئەو شارە. لە نێو ئەو ساڵانەدا کە شێخ جەمیل لە تەکیەکەدا ماوەتەوە و تەرکی بینینی جیهانی کردووە، جیهان بەرەو ڕووی ئەو هاتووە، چونکە لە زۆربەی ناوچەکانەوە مرید و خوێندکار ڕوویان لە تەکیەکەی کردووە. تەنانەت لە وڵاتێکی وەک پاکستانیشەوە فێرخوازی ئاینی هاتوونەتە تەکیەکەی شێخ جەمیل. سەرباری ئەو دوورە پەرێزیەی ئەم کەسایەتیە لە کاروباری دنیایی کەچی کۆمەڵێک هەڵوێستی جوان و مێژویی بۆ کورد تۆمار کردووە. لە یەکێک لە وەڵوێستانەدا یارمەتی سەرکردەی گەورەی ناوچەی هەورامان مەحموود خانی دزڵی دەدات. کاتێک ڕوو لە ناوچەی کەرکووک دەکا و دەکەوێتە بۆسەی ئینگلیزەکانەوە تا ئازادکردنی مەحموود خان، شێخ جەمیل بەدەمیەوە دەبێت و وەک میوانێک لە کەرکووک دەیهێڵێتەوە. یاخود لە هەڵوێستێکی تردا دەسەڵاتدارێکی عێراقی بە ناوی ساڵح جەبر داوا دەکات سەردانی شێخ جەمیل بکات بۆ ناو تەکیەکەی. شێخ جەمیل کە دەبیستێت بە فەرمانی ئەم دەسەڵاتدارە 4 ئەفسەرەکە لە سێدارە دراون بەو سەردانە ڕازی نابێ و ئامادە نابێت پێشوازی لێ بکات. ڕووداوی لە سێدارەدانی 4 ئەفسەرەکەی کورد مستەفا خۆشنا و محەممەد قودسی، عیزەت عەبدولعەزیز و خێرۇڵڵا عەبدولکەریم لە بەرواری 19 شەشی 1947دا بە یەکێک لە کارە شۆڤێنی و بێبەڵێنیەکانی تری ڕژێمی پادشایەتی عێراق بەرامبەر گەلی کورد دادەندێت. ئەم کەسایەتیە گۆشە گیرە کاریگەری کورد لە مانگی ئابی ساڵی 1961 باش نەخۆشیەکی چەند ساڵە کۆچی دوایی دەکا و بەشی هەرە زۆری دانیشتوانی شاری کەرکووک لە مەراسیمی بە خاکسپاردنەکەیدا بەشداری دەکەن.